ڕۆژی شەمە گفتوگویەکی باش و ئەرێنیم لەگەڵ سەرۆک ئەردوغان هەبوو. ئەمڕۆ لە بڕۆکسل بەرپرسانی تورکیە و سوید و فینلەندا لە بڕۆکسل کۆبوونەتەوە. هیوادارم پێشبەرەوەچوونی لووتکەی ناتۆ لە مەدرید ئەم کێشانە چارەسەر بکرێن و پرۆسەی بوونە ئەندام لە ناتۆ بەردەوام بێت. با بەڕوونی بیڵێم. سوید وەک ئەندامی ناتۆ لە داهاتوو بەشدار دەبێت لە پاراستنی ئاسایشی وڵاتانی ناتۆ بەگشتی و بە تورکیەشەوە. هەڵوێستی ئێمە لەبارەی پەکەکە زۆر ڕوونە. پەکەکە لە لیستی تیرۆری یەکێتی ئەوروپایە و لە سویدیش وەک تیرۆریست مامەڵەی لەگەڵ دەکرێت. لە ساڵی ڕابردوو چەندین جار یاساکانمان بۆ ڕێگریکردن لە پارەدارکردنی تیرۆر تونتر کردوون. گۆڕانکاری لە یاساکانی پەیوەست بە تیرۆر دەکەین بە شێوەیەک بە 30 ساڵی ڕابردوو هاوشێوەی نەبووە. جیا لەوەش هەمواری دەستور ئامادە کراوە و سزای توند بۆ ئەو کەسانەی هاوکاری تیرۆر دەکەن دیاری کراوە. نابێ گومان لەوە بکرێت سویدیش وەک وڵاتانی دیکەی ناتۆ دژی تیرۆریزمە. یەکێک لە نیگەرانیەکانی تورکیە وەڵامدانەوەی ئێمە بووە تایبەت بە ڕادەستکردنەوەی ئەو کەسانەی تورکیا داوایان کردوون. ئەم بابەتەمان ڕادستی لایەنی یاسایی سوید کردوون بۆ ئەوەی بە گوێرەی یاسا مامەڵەیان لەگەڵ بکات و لە سوید دەربکرێن. سوید هیچ کات پەناگەیەکی ئارام نەبوو و نابێت بۆ تیرۆریستان.